گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنامەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بێت. سڵاو خۆشەویستان، وەگەزانن مروارەکانی غوربەت هەمیشە هەوڵی داوە ئەو مرواریە جوانانەی لە غوربەتان لە دەریای غوربەتە نقم بوون ئێمە بتوانین گەر بۆ چەند ساتێکیش پێ بیان دۆزینەوە بیانکەینەوە وەک ملوان کە بیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە. بەڵام ئەم جارە بەدەر لە مروارەکانی غوربەت مروارەیەکی تریمان لەگەڵایە کە لە ناو نیشتیمانەوە دەدرەوشێتەوە کەوابێ ئێستا دوو میوان و دوو هاوڕێ دەرهێنەرم لەگەڵایە کە هەریەک لەو بەڕێزانە لەو هاوڕێیانە زۆر کاری جوانیان پێشتر کردووە. بابی نەربین بزانین لە زاری خۆیانەوە کێن و چ کارێک دەکەن لە ئێستا. سڵاو بۆ ئێوەی بەڕێز کاک بڕوا کاک سڵاو لێوە زۆر سپاس دەستخۆشتان لێکەم بۆ بەرنامەیە. من بڕواتەها لە وڵاتی فینلەنداوە لە ساڵانی ڕابردوو کارم لە میدیای تەلەڤیزیۆنی و ڕادیۆیی کردووە و دواتریش کاری دەرهێنانم کردووە لە بواری گۆرانی و کلیپا و ئێستاش خەریکی ژیانی تایبەتی خۆم. لێ بێ ئەحواڵی جەنابتان باشە، خۆشحاڵ بووم کە لەگەڵێوە دەرکەوتم. خوشکوبرایەکی بەڕێز، من هەمەیشەمم دەرهێنەر و کامێرەمان و لە بواری کلیپا و لە میدیایە کارەکەم و ئیتر دەست پێکەن. باشە بەخێر من سەر چاو خۆشحاڵتان کردین زۆر سپاس بۆ بانگهێشتەکەم کە ڕەتان نەکردەوە. زۆر سپاس بەڕێز، خزمەتتان قوربانەوە. ڕەنگە تەکنەلۆجیا کەمێک جارجار درەنگمان بخا، بەڵام هەر خۆشحاڵین بەوەشەوە کە توانی بێتمان ئێستا بە ئۆنلاین لەبەرەوەی ئێستا لە بەریتانیا بە پێم وابێ لە زۆرێک لە دنیاە یاسای سۆشەڵ دیستنسینگ بەڕێ دەکەین کە میانی دووری نێوان کەسەکانە بۆ ئەوەی هەم میوانەکانمان و هەم خۆشمان سەلامەت بن و تەندروست باش بن. هیوادارین بەرنامەیەکی خۆش بێ. زۆر سپاس. کاکە حەما با لە بەڕێستانەوە دەست پێ بکەم. بەڕێستان تا چەند ئەم کاری ئێستەی کە دەیکەن تا چەند پەیوەندیتان بە هونەرەکەتانەوە هەیە؟ طبعاً سەرەتا وەکوتم سڵاو لاملایەک من مثلا لە میدیا کارەکەم و لەگەڵەوەشا ئیشی کلیپەکەم و بەڵام بە حەقەت هەتا ئێستا ئیشی کلیپ وەکو ژێوی ژیان ینی پیشەگەر نین ئێمە بەڕاستی تەنها حەزێک و خولیایەکە لە ناخی ئێمەیە کە ئەبێ لە هونەرە بەردەوام بین، ئەبێ کاری باش بکەین ئەگەر بۆ ناو و ناوبانگێکی خۆشمان بێت و بۆ ئایندەمان مەسەلەن کە ساڵانێک دوای ئێستا بڵێن وەختی خۆی ئێمە فلان شتمان کردووە ئەجیناگەر بڵێم وەکو مادی و وەکو ئەوەی کە ئیسفادەی مادی ڕۆژانم لێ کردووە لە کاری کلیپ و ئەو شتانن نەخێر، بەڵام بگرە لە میدیا باشترە. من ئێستا لە یەکێک لە کەناڵەکانی کوردستان کارەکەم و بەرنامەی تایبەت بە خۆم هەیە. ئەوە بۆ من یعنی بە شانازیشەوە کە زۆر بۆ من باشە و بۆ ژیانی ڕۆژانم و هەرچەنە بڕوا خۆی ئاگدارم. مەسەلەن من پێشتری شەر بەردەوام ئیشی تایبەتی خۆمم هەبوو، ینی جگە لە هونەر جگە لە کاری میدیایی بەردەوام ئیشی تایبەتی خۆم هەبوو و خەریکیوانە بوومە، بەڵام ئێستا فترەی 3 بۆ 4 مانگە بێت لەو ئیشانەدا بڕاوم و ڕاوەساوم بە هەموو شێوەیەک هەتاوەکو پرۆژەیەکی باشتر و شتێک کە مێشی من تەقبوڵی بکات دەست پێکەمەوە و بەردەوامە بن لەسەری. کەوابێ ئەتوانین بڵێن هونەر ئەتژێنێ یاخود نا؟ نا، هونەر لە کوردستانە هونەر ناجێنە بەداخەوە. ئەو حەقیقەتە هەموومانەی زانین. ئەخر هەنێکمان هەیە زۆر کەمینەمان هەیە ژیانەکەی لەسەر هونەرە، بەڵێ ئەوە ئەکرێت. ئەوە مەسەلەن بۆ ئەو هونەرمەندانە زیاتر وایە کە توانای میلی هەیە، یعنی کە مەسەلەن توانن شەوان لایڤ بکەن لە شوێنەکان کە ناوبانگێکی باشیان هەیە، خەڵکانێکی زۆر دێنە لایڤەکانیانەوە و شوێنەکانیش بەدوای ئەو هونەرمەندانە گەڕن کە خەڵک یێتە لایڤەکانیانەوە. ئەمە وای کردووە ڕەنگە مەسەلەن ئەو کەسانە بژێنێ، بەڵام من کەسێک وەکو من دەرهێنەر ئەسڵا من سەربازی ونم ڕەنگە کە بڵێن هەمەیشەم بەناوەکە یا بڕاتەها بەناوەکەی خەڵک زۆر کەس بیناسێ، بەڵام وەکو دەموچاو ئێمە نەناسن، ئێمە سەربازی ونین و لە پشت کامێرەین
ئەوەی کە لە کۆتاییە سوودمەندە لەو ئیشە هونەری ئێمەیکەینتە نا هونەرمەندەکەی بەڕاستی. هەر بۆیە منی شەر حەزم کرد ئەمڕۆ دوو میوانی زۆر جوانی پشتی کامێرە بێنینە پێش کامێرەوە هەر پێمان خۆشە جارجار بینهێنانەوەیکی وەکو ڕێزگرتنێک بۆ بینەران بۆ بیستەران بزانن ئەمانەی پشتی کامێرە کە جنگاوەرێکی زۆر چالاکن بزانن کێن. زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکە. هەر بۆ زانیاریتان گۆرانی ئەبین کە لە دەرهێنانی کاک بڕواتەهایە چەند ساڵێک بەر لە ئێستا بەڕێزیان دەرهێنانێکی زۆر جوانی بۆ کارەکەم کردو. ئێستش لەوانەیە گوێبیستی بن لە ژێر قسەکانمانەوە گوێتان لە گۆرانی دەدەن. چەند دووربین هاوڕێک لەو نیشتیمانە ئێرە بۆ ئێمە غاریبستانە دڵارام نابی دووربین لە ئاوی دووربین لە خۆری ئاسمانی باتی ئازانم خەحمێد عەزیزم ئاهی وڵاتە بۆیەوەم شەو عەزیزم هەستێرە دمەتە. زۆر سپاس بۆ ئەم بەرنامەیە بۆ هاوڕێیانن کە ئەم بەرنامەیە لە ڕووی تەکنیکیەوە بەڕێوەبن کاگاسۆ و برادرانی تریش. هەڵبەتە بەرنامەیەکی زۆر جوانە ئەگەر بکرێت لەناو سۆشیال میدیای ئێستاە خۆ لە سۆشیال میدیای کوردیە زیاتر گرنگی پێ بدرێت لە ڕێگەی ئەو پەیجانی کە هەن ئەو پەیجانی کە خەڵکێکی زۆر تەماشایان نەکات بتوانن ئەم جۆرە بەرنامانە بن لەناو پەیجەکانی خۆیانەوە بووی کە خەڵکێکی زیاتر ئەو کەسانی کە ساڵەهای ساڵەونن یاخود لە ساڵانی ڕابردووە لە نەوەتەکان لە هەشتاکان لە هەفتەکان کاری هونەریان کردو دووبارە بەمجی لە تازیان شاد بکەنەوە ئەمجی لە تازەیە پێیانیان بناسیێن لە بروی کاتێک کە مناڵێکە چێتە قوتابخانە هیچ شتێک نازانێت لەوێ مامۆستاکان فێریەکەن کە چۆن پیتەکان فێر بێت چۆن خوێندن فێر بێت چۆن نووسین فێر بێت وای ئەرکی ئەخلاقی ئێستای پەیجە ئەو پەیجانی کە هەیە چی لە ئینستاگرام چی لە فەیسبووکیان لە هەر شوێنێکی سۆشیال میدیا ئەرکی ئەوانە کە ئێمەمانان یان ئەوانەی پێش ئێمە بەمجی لە تازەیە بناسیێنن بۆی کە ئەمجی لە تازەیە کە هەن فیدباگێکیان لا دروست بێت بزان ئێمە چین بزان ئێمە چیمان کردووە هەروو کاگە هەمە ئاماژی پێکرد ڕەنگە خەڵکانێکی زۆر لە ژیلی خۆمان ئێمە بەناو بناسن بەڵام لەمجی لە تازەیە ڕەنگە بە هیچ جۆرێک ئێمە نەناسن و ئەسەن خوێنەری تایتڵەکانی شتە من کلیپەکە پێشەوەی کە تاوا بێت یانەو کۆپلەی کە خۆی بەدڵێتی بیبرێت و بڵاوی کاتە لە ئینستاگرام لە فەیسبووکیان لە سنەپچاتەکەی نەتوانێت تایتڵەکە خوێنێتەوە نەزانێ ئێمە کین وە چۆن ئەم کارانەمان کردووە لە ڕابردوویان خود لە ئێستاە. پێم خۆشە با بینەران بزانن بۆ کاک بڕوا چۆنەڵی تووڕێە یاخود تۆراوە لە من نەتووڕم و نەتۆراوم لەسەر خواستی خۆم وازم لە کاری هونەری هێناوە نەک ئەوەی کەلی دوور کرد بێتمە هەروازم هێناوە لە بیری خۆم دەرم کردووە وەکو هونەر ڕەنگە لە ئایندەیە بتوانم لە کەناڵێک ئیش بکەم بە شێوازێکی تر چی بێمە سەر شاشە یاخود چی کاری تەکنیکی بکەم بەڵام وەکۆی کە کاری کلیپ و شتانە بکەم نا لەبەرەوەی کۆمەڵی هۆکارێ هۆکاری یەکەمیان بۆ ئەوە گەڕێتەوە ئێستا ئەم جیلی کە ئێستا هەیە لەگەڵ ڕێزم بۆیان جیلێکی هەوەسین جیلێکن ئامادە نین ینی بەڵێ گوێرە شارێکی کلاسیک ناگرن کە ئەمەرخانیان گۆرانی بێژێکی تر بیکا بە گۆرانی شارێکی حڕە و لێشی تێناگەن بڕاستی ئەوان پێویستیان بە دوو کۆپلە هەیە کە دوو کۆپلەی زۆر سادە بێت و یەکسەر لە بەریکە تااقەتی ئەویان نییە کە لە کلیپێکە نیو خولەک یاخود خولەکێک گوێ لە مۆسیقا بگرن و بزانن ئەو موزیکژەنە چۆن دابشکردنی بۆ کردو و کێ لە ناویە سۆڵ و عەزب کردووە تااقەتی ئەم شتانیان نییە و هەموو ئەو کارانی کە جوانن یان ناشرینن لەم فۆزایی کە ئێستا هەیە لە سۆشیال میدیای جیهانیە نەک تەنها کورد هەموو ئەو کارن تێکەڵاوی یەکتری بووە چی جوان چی ناشرین چی خراپ چی باش وە جیاوازیش لە هەر هەمویان ئەوەیە کە هەرێمی کوردستان لە دوای ساڵانینەوەتەوە کە بۆتە هەرێم و کە وەزارەتی هەیە وەزارەتی ڕەشنبیری شتا ئێستا هەیە بودجەیەکی زەبەڵا هەشی لە بەدەسایە نەیتوانیەوە بێت کە
کوالتی کۆنتترۆلێک دابنا بۆ بەرهەمانەی کە بڵاو بێتەوە نەیتوانیەوە بێ ڕێگری لە کەسێک کە لە خۆی و کلیپەکەی بڵاو بێتەوە نەیتوانیەوە بێت لە ژنێک پێک بێنە پێش شتێکە کلیپێک بڵاو بێتەوە ئەم کلیپە فەحز بکرێت لە هەموو لایەنەکانیەوە اینجا بچێتە ناو سۆشیال میدیاوە بۆ تۆ پێت وایە حکوومەتی وڵاتەکان ناتوانن کلیپێک ڕابگرن لە یوتیوبە ناتوانن کلیپێک ڕاگرن لە فێسبووکە ناتوانن کلیپێک ڕاگرن لە ئینستاگرام بەڵێ بەدڵنیاییەوە ئەتوانن بەڵام ئەمانە نەکراوە ئەمە هەمووی جیاواز لەوانە هونەر هۆکاری دوورکەوتنەوەی من لە کلیپ بە تایبەتی هونەرمەندەکانمان کاکە هەمەش ئاماژەی پێکرد پارەیان نییە ئەمەر خان ئەو پارێکە کوی ئەکەنەوە بۆ کلیپێک لە دەمی ماڵ و مناڵیان نەیگرنەوە یاخود بگرە قازیشی بۆکەن بۆی کە بتوان بەرهەمێک دروست بکەن و بەرهەم بە 2,000 یۆرۆ یان بە 2,000 دلار بەرهەمێکی پرۆفشناڵی باشی سەردەمیانەی پێ ئەنجام نادرێ بەڕاستی ئێستا سەردەمی کوالەتیە سەردەمی کامێری باشە سەردەمی مایکاوی باشە سەردەمی جلوبەرگی باشە سەردەمی ڕووناکی باشە و من زۆرم پێ ناخۆشە کۆمەڵێک لە هونەرمەندە زۆر بەناوبانگ و باشەکان کە نامەیان بۆ من ناردووە کە من ناهێنم بە هیچ شێوازێک لە هیچ شوێنێک و بەرنامەیە کولتوران لە بریڤایتی قسەکردنی نێوان دوو کەسیشە کە خەڵکانێکن لە ساڵانێکە تەنها جووا لەوان گیراوە نامی بۆ من ناردووە لە کاک بڕۆ من 200 دلارم هەیە توانی کەیتم بۆ بکەیت تەنیا 200 دلارم هەیە بەڕاستی ئەمە کاریگەری ئەوەیە کە من وازە لە کاری هونەری بێنم کە هونەرمەندێک لە هونەرەکەیە گەورەیە و لەلایەنی مادەکەیە فەقی و هەژار و بێدەسەڵاتە کاتێک یان ئەبێ خۆم مەغدور بکەم یان ئەبێ ئەو مەغدور بکەم یان شەبێ کارێکی خراپ ئەنجام بدەیت بۆیە من پێم وایە ئەو کارە خراپە ئەنجام نەدەیت و یەکتریش مەغدور نەکەین و من یەکەم کەس نیم کە وازم هێناوە و دەیان هونەرمەندی تری گۆرانی بێش کە ئێستا هەردیانی لە دوای بەتایبەتی لە دوای شەڕی داعش ساڵی 2014 هونەرمەندەکان جوان دیادن کاوانی کە بە یەکجاری دوورکەوتنەوە ئەش دەروەهبی دوورکەوتەوە بۆ نمونە کەس باسی شوانی فواد ئەحمەد ناکا کە ساڵانێکی زۆر دوورکەوتەوە خاوەندێکی زۆر گەورەیە بۆ نمونە لە فەریقی دوورکەوتەوە ینی کۆمەڵێک کەسی زۆر گەورە دوورکەوتەوە وەلا ببورن کە بە زۆر قسەم کرد و بەشی کاگە هەمەشم خوارد ینی سپاس ینی تۆ سێکە لە ناو میدیای کوردیە بۆ نمونە کورسات کۆمەڵی هونەرمەند هەیە کە کاریان بۆکە کۆمەڵێت هەیە کاریان بۆ ناکات ڕوودا و کۆمەڵ هونەرمەند کاری بکات کاریان بۆ ناکات کورد ماکس کۆمەڵی هونەرمەند کاری بۆ ناکات ئەو کەناڵێت من نای هەمیان هێنە باشتر چکەمە ڕاستێکی بەڕاستی ئەبێ بزانن و بەخوانە چۆنستەوە هونەر لەسەر ئەساسی هاوڕێتی ناکرێت هونەر لەسەر ئەساسی دڵسۆزی ئەکرێت ئەمە من پێشەوەی کە بێت تا بەرنامە کولەوە کاگە ئاسۆیە کاگاسی دەنێر و کاگە هەمەشە قسەمان کرد کە بۆ جینی داهاتوو 20 ساڵی تر کە تۆ ڕسمێکی نەمکرد پیشانەدەی یانی باپیرەت پیشانەدەیت ینی بۆ ئەم جیلێکی ئێستا هەیە هەموو ئەو ڕسمانی کە لە ئەرشیفا کۆ بوونە تۆ بەبێ خۆمان بزانین نەنکمانەوە ئەو گوێ سەگەکەی هەیە ناو سنەپچاتوەمانە یان شتێ بەلودێت ئەمە کیە کاکەڵامە نەنکتە بەڕاستی ئەمانە ئەمەی کە ئێستا ئەیکەین هەمووی ئەبێتە بەشێک لە مێژووی ئێمە بەبێ ئەوەی هەستی پێ بکەین و دڵنیاشیان ئەەکەمەوە بۆ ئەم جیلە و پێشیان ئەڵێم ئەوەی کە ئەیکەن ناسڕێتەوە ئەو پاسۆردی کە تۆ ئێستا هاتە دوایی لە بیرتە چێتەوە بۆ نمونە ئەمە گۆرانی بێژێکی گۆرانی بێژنی وەڵی نازانم ناوی برمشی ڕحسووکێکی کۆمەلگای کوردەواری خدر بێگڵاسی یاندانێکی تر هەیە حەمەگەر ناوی چییە ئەوی سەباح فەرۆش ئەوە تخوا ئەوە زۆر گوناح ئەمانە گاڵ ئەحمەدی کوڕە داوێ پەیجی زۆری چیە فۆلۆوەرزی زۆری هەیە بەداخەوە ئەمانە ناکرێ گاڵتەیان پێ بکرێ ئەمانە پێیان ئەوتێت خاوەن پێداهێستی تایبەت و جیاواز لە هەموو ئەو شتانە یەک شتێکەیە کە هاوبەشە لە نێوان ئێمە ئەوانە ئەوی شەوەی خوای گەورە ڕوحی بەخشیوە بە ئێمە و ڕوحی بەخشیوەوانیش کەواتە هەردووکمان هاوبەشین لە مەسەلەی ڕوحیە کە خوایەک بۆ گەورەی خۆی و ڕوحی بێمە بەخشیوە ئێمە بێ ڕێزیەوانە بگرین نەک بچین بیان بین بۆ تورکیا بۆ وڵاتەکانی تر کلیپیان بۆ بکەین و فەزیحیان کەین لە پێناوی کۆمەڵە لایک و ویو شتمان دەستکەوێت ئەمانە بێتە بەشێک لە مێژووی ئێمە من نمونەیەکی زۆر بچووکمە لەسەر مامۆستا بەهمەنی قوباتی یعنی لە ئەوروپا من ئەوە 12 ساڵ لە ئەوروپا جراب ساڵانێکی زۆرە لەو فیلمانێکە کاک بەهمە لەسەر دەمی خۆی کردی ئەڕوانە کللتوری ئێمە ئەڕوان نەمێژووی ئێمە تا ئێستا خەڵکێک دێ بۆ لای ئێمەڵی کاکە ئەو کچ سونەتەکەن کاکەوە حیوان بە زۆر ئەدەنە بەر شەقوشت بۆ شتی پێبارکەن لە بەرێوان ئەو خەلفیان لەو فیلمە وەرگرتووە بۆ نمونە وڵاتی تورکیا بەچی ئەو هەموو سیاحی هەیە بەچی ئەو هەموو گەشتیاراشن بۆ تورکیا ئەو گەشتیارانی کەشن بۆ تورکیا لە درامەکانیان تورکیان ئەوەندە جوان کردووە کە حەز ئەگەی خانۆکەت بفرۆشیلەوەی خێزان تاپچی بە تورکیا بەڵام کاتێک کەشە ناو تورکیاوە ئەو شوێنەی کە لە درامەکە تابینیتە یەک دانیشان نابینی لە مزگەوتەکە زیاتر فەرموو کاکە حەمەد تۆشکەمە قساوە قوربانتم حەمەیە یەک پرسیارکە بڕوا لە ئێستایە هیچ کارەکەت
نزیکە لە هوەرەکەتەوە یعنی هوەرت ژێنە یاخود کارێکی هەموو کارێک من و کاکە حەمە پێشتر لە سەردەمانی مناڵیە هەردووکمان لە سنایشمان کردو تەنەگە چیش بووینێ سیارەمان تاقیل کردووە هەموو کارێک لەم ژیانەی کە هەیە لە نووسین لە خوێندن هەر بوارێک هوەری تایە ئێستا کاری کە من یەکەم کاری ئارایشگایە لەگەڵ خێزانم بەیەکەوە ساڵۆنمان هەیە و هەر لەو بوارەش ئەخوێنم ئێستا تقریبا ساڵێکە ماوە کە دیبلۆمعالەکەم بەدەست بێرم لە بواری جوانکاری ژنان و پیاوانە ئەویش هەر هوەرە و ئەم بوارە زۆرشی لە ژیانی من گۆڕی لە ڕووی مادی و لە ڕووی معنەوی و لە ڕووی کاتدان بە عیلەکەم و لە ڕووی ئەوەی کە لە ناو سۆشیال میدیایە هجووم نەکرێتە سەرەمەی تر بەڕاستی بوومەتە کەسێکی زۆر ئاسایی هاوڵاتێکی ئاسایی و زیاتر نەفسێن مرتاحم پێشتر شەوان کە ئەخەوتم ئەترسام کە هەستم لە خەو فێسبوکەکەم هاک کرابێت و کۆمەڵشتی ناشرین و درابێ بە هونەرمەندان و بە خەڵکی بەڵام مەسە بەلام ئەوگرینیە چی فێسبوک و اینستاگرامەکەم من دەتوانم بیدێم بۆ چیش بڵاو کەتمە بیکاتەوە چکە من لەو بوارە لە بواری دروستکردنی کلیپ دوور کەوتومەتەوە نەک بۆ ماوەی دوور کەوتومەتەوە بۆ هەمیشەیی بەڵام لە بواری میدیایە نا لەبەرەوەی ئێستا ئەبەلخان سەردەمی ڕاستە فەرمی سەردەمی ئەبدێتە من لەم 3-4 ساڵی کە وازم هێناوە کاکە هەمە کە بەردەوامەیان کۆمەڵە درێنێتر بەردەوامن خۆیان ئەبدێت کردوتەوە سەردەمانێک من بە کامێرەی HD و کلیپی HD یەکەم کەس بوومە کە دروستم کردووە ئێستاوان بە کلیپی 4K و 8K ئیشەکەن کە من بۆ ئەو کاتە زۆرمەوێت تا ئەگەمە 8K ئەوانەگەنە شتێکی تری پێشکەوتوتر بۆیە ڕەنگە من لە بوارێکی ڕەنگە خۆم ببینمەوە و بینی و بینی پێشکەشکار بم یاخود بەڕێبەرێکی لە کەناڵەکان بم بەڵام ناکرێ من جارێک دەستمەوە بە کلیپکردن بۆ ئەو هونەرمەندانی کە نازانم هەموو هونەرمەندەکان فەقیر هەژارن بەڕاستی ئەوانەی کە کاکە هەمەش باسییانەکە شانە ئەشنە لایڤ میوزیک و شتی وکە پارەیەک بەدەستێنن وەڵی ئەوانیش فەقیر هەژارن سیارەیەکیان هەیە و ڕەنگە شوقەیەکیان نەدە و هەرەوەنی کاکە حەمەقا من یەک پرسیار بکەم لەبەرەوەی بەڕێسان ئێستا وەکو داهێنەرێک لە کەناڵێکی تەلەڤیزیۆنیان ئەوەی ئەیبینین ئێمەش بە دەردی کاک بڕواوتی کارەکانتان زۆر جوانە عالیە هێچدیە شتەکانتان سەوت و سوورە زۆر جوانە ئایا بەڕێسان پرۆتۆکۆلی یاخود سیستەمی وەرگرتنی کلیپ لە کەناڵەکەتان ناچۆنە هەچ هونەرمەندێ کلیپێک بێنە یەکسەر وەرێگرن بەبێ فیلتەر با من یەک شتێکت پێ بڵم ینی ئەمەوێ ئەو قسەیە بڵێم بێ موجامەلە و بێ مبالغەکردنی هیچ کەسێک بەڕاستی کوردماکس میوزیک کە تایبەتە بە بەشی گۆرانی و کلیپ و هونەرمەندەکان زۆر شتی باشی کردووە ینی زۆر دڵی ینی ئێستا پرۆژەیەکیانەیە بەڕاستی کەوەکو من ئاگدارم دڵی ئەو هونەرمەندانە ئاشتکەنەوە بە هونەر کە پێشتر ئیشیان کردو ئێستا ڕاوەساون ئەچەنە من لەم نزیکانەی پێشووترە بە بڵێن لەگەڵ کاک ئاەت حوسێنە یەکمان بینی و کە قسەمان کرد و کلیپێکیشمان بۆ کرد لەگەڵ برای عەزیزم کاک یوسف لەشکری کاگەیەت قسەیەکی زۆر جوانی کرد وتی ئێمە لە حکوومەتی هەرێم و لە وەزارەتی ڕۆشنبیری پارەمان ناوێ بۆ خۆمان ئێمە نامانەوێ عەرزەمان بنێ بۆ خۆمان تەنها پارەمان ئەوێ ئیشە هونەرەکانمان بەردەوام بکەین ینی بەڕاستی من کاتێککە جۆم لە ئاەت حوسێن گرت و ینی بیرێکیشم کردەوە هونەرمەندانەی کە ئەم جیلەی ئێستا جویان لێگرێ بەڕاستی فەرق و جیاوازیەکی زۆر هەبوو ینی من قەت قسە ناشارمەوە ینی قەدیش زۆریژێمە خۆمان دڵکی پێکەین بەڕاستی هونەرمەندێک هەم ژەنیارە هەم دەنگێکی خۆشە هەم مەقامزانە بەڵام ئەوانەی ئێستا لەگەڵ ڕێزما بۆ هەمویان ینی کاتێک بخۆیان دانانن دانیشن جۆ لە کەسێک بگرن کە فێری مەقاماتیان بکە کاتێک دانانن بۆ خۆیان فێری ئالەتێکی مۆسیقا بن کاتێکیان نییە بۆ ئەوەی دوو کەلیمە قسە فێر بن کە ئەچنە تەلەڤیزۆنێکەوە چۆن قسە بکەن من ئەموم قسانم تۆ پرسیارەکە سەبارەت بە کوردماکس بوو بەڵێ لە کوردماکس فلتەر هەیە بەڕاستی ینی من خۆم ئاگدارم کە ئیش هەبووە ینی باش نەبووە وەرنەگیراوە تەنانەتی هونەرمەندی زۆر باشیشی تیا بۆ بەڵام کلیپەکەی لە ڕووی کواڵەتی و لە ڕووی دەنگەوە زۆر خراپ بۆ ڕاگیراوە و لێ نەدراوە کوردماکس ئیشی زۆر باشی کردووە و ئەم نەخۆشی ڤایرۆسە نەبووایە پرۆژەی زۆر گەورەتر هەبوو کە دانرابوو ئیشی لەسەر بکرێ بەڵام ئێستا بۆی ئەم نەخۆشیەوە خۆتان نەزان هەموو جیان ڕاوەستاوە و کوردماکسیش بەشێکە لەو جیانە ئەلێش هەموو شتەکان ڕاوەساو تەنانەت بەرنامەکانیش ڕاوەساوە هەتاوەکو ئەم وەزعە تۆزێک باش ئەبێ و دەست پێەکەینەوە اینجا هەر لەسەر قسەکانی کاک بڕوا حەزم کرد یەک شتێک بڵێم
بەڕاستی چکە من لەگەڵ بڕایە زۆر شتمانیەکە گرێتەوە ئێمە جگە لە دەرهێنەری و هوەرەوە و شتانە ئێمە دوو براین تێکڵای عیلیمانەیە پێکەوە یەک شتێکی جوانی باس کرد مەسەلەن ئەڵێ ئەگەر بتێ وڵاتێک بناسی ئەبێ بچیت سێری هوەر و کللتوریان بکەیت باشە ئێمە هەمومان تورکیامان خۆشەوە چکە لە دراماکانەوەیان بینین باشە حەزمان لێ بچین کاڵم تورکیامان خۆشەوە وەکو تورک ناڵێم من وەکو وڵاتەکاڵێم باشانی و بە خەڵک بە شێوەیە جوانەکەی ینی ئەوانی کە جوان پشانە جوانەکەی شارەکە ئەو وڵاتە ئەڵێم ئەزانی من ئاخر شتم لەسەر تورکیا خوێندەوە وەزارەتی گەشت و گوزاری ئەو وڵاتە کە بەرهەمێک یان درامایەک ئەیانەوێت لە ئیستانبول بکرێ یاخود لە ئەنقەرە بکرێ لە 1995 داهاتی ئەو با بڵێن بودجەی ئەو درامایە وەزارەتی گەشت و گوزاری تورکیا ئەیدا لە 150 ئەکەوێتە سەر پرۆداکشن و سپۆنسەر و دەرهێنەرەکە یعنی تۆ سێرچ ئاسانکاریەکیان بۆ کردەوە بەڵام ئەڵێ تۆ وەرە لە پای ئەوەی من ئەم پارێت بۆ سەرفەکەم پرۆژەیەکی تازەم کردووە لە ئیستانبول وەرە تۆ ئەو پرۆژەیە پیشانی جیهان بۆ بدە ینی درامای تورکی وەکو خۆمان نەزانی لە 96 وڵات تەرجمەی سەر دۆبلاژی سەر زمانەکانە کرێت ئێستا تقریبا دەستی گردووە بەسەر هەموو عالەمان لە ڕووی دراماوە یعنی سێر کە ئەوان بە سیاسەتێکی ئەوەندە جوان وایان کردووە من مشکلیم لەگەڵ درامای خۆمان چییە ینی ئێمە ناچین چیرۆکی واقعی ژیانی خۆمان بکەین بە دراما یعنی ئێستا مەسەلەن درامایەکی تورکی هێنن دۆبلاژی کوردیەکەن باشە ئەچەنە لە دۆبلاژەکەش چکە کوردی خۆمانێکە تۆزێ ئەدەبیانە قساکەن بەڵام چکە چیرۆکەکەی واقعی ژیانی خۆیانە تەسیر ناکا لەسەر سیناریۆکە ئەو قسەکردانی کە ئەکرێت کە بە کوردی ئەکرێت تەسیر ناکا لەسەر سیناریۆکە بەڵام لای ئێمە بۆ نمونە ئێستش عیبە کە دوو دەور لە درامایەکە هەبێت کە کچ و باوکن نابێ باوەش لە یەک بن یعنی ئەمە گەورەترین قوربانی یان کچەکەم تۆ ئەبێ ینی ئەڵەی کتێبە خوێندنەوە کێشەی ئێمە لە سیناریۆیە کێشەی ئێمە لە تەکنیک نییە بڕوان ڕەنگە ئەمە زۆر باش بزانێ ئەو تەکنیکەی لە کوردستانەیە تەسەوڕەکە مەتوان بڵێن بەراورد بە هۆلیوودا باشە ئەو تەکنیکە باشی کە لە کوردستان هەیە چ لە ڕووی کامێرەوە چ لە ڕووی لایتەوە چ لە ڕووی میکیاژەوە چ لە ڕووی دەنگەڵگیرەوە یعنی بەڕاستی هەموو شتێک زۆر پرۆفیشناڵە لێرە ئێمە ناین با بڵێن چیرۆکی واقعی ژیانی تاچی کورد بکەین بە دراما من ئەزانم بۆ نمونە من زۆرە چم لە سەهۆڵەکەی سلێمانی دانیشم ئەزانم کە کۆمەڵێک گەنج هەیە بەردەوام لە ناو خۆیانە سوحبەتیان جنێوە بەڵام کە لە درامایەک دێت تعبیری ئەو کۆمەڵە گەنجاکە ئەو کۆمەڵە گەنجا ئەڵی کتێبە خوێندنەوە ینی زۆر بە موسەقەفی قساکەن ئەی تۆ زمانی جادایەکە بمێنێتەوە ئەبێ زمانی جادایەکە بمێنێتەوە ئێستا ئێمە هەمومان بەناوبانگترین دراما لە هەموو جیانە تاڵانی پارەیە باشە لە کاسادی پاپەڵ هەمومان بینیومانە ینی تۆ سێر ئەو زمانەکە لەو درامایە بەکاردێ من ناڵێم بابین ئەمە بە کوردیش مەسەلەن بڵێ هەی کوڕی سۆزانی نا لەگەڵ ڕێزمە ئێمە چکە کورد کللتوریکی ئەوە نەجوانی هەیە عین ناکرێت بیشێوێنین ئێمە بە قسەی من بیا بڕوا بیا فلان ئەو بیشەمەگیان قسە شەکەیت لە هەر لە ببوورە هەر لە بینی خۆمان گەنجەکانیشە کاتێ ئێمە کە شەڕژنەیەکشمان هەیە بەگاڵتەوە ناوی دایک و خوشک و پشتانیتیان نییە کللتوریان نییەوە یعنی جنێو بە کەسەکە خۆی قسەکە تەواو ینی مەبەستمەوەیە ناڵێم بابین ئەو جنێوانە بینە ناو درامای کوردیەوە بەڵام با دیالۆگەکان شەقام بێ شەقام ینی چۆن خەڵک لە جادە قساکە چۆن دایک و ئەو هەموو درامایانەکە کرا کاکە حەمە قساکە ئەو هەموو درامایانەکە کرا ئەو پارێزە بەڵاحانە سرف کرا ئادەی پێم بڵێ کام لە شارەکان یاخود چی شوێنێک لە شارەکانیان بە خەڵک ناسان هەتا چەند ساڵێک پێش ئێستا هیچ کەسێک لە کوردستانە نەی ئەزانی تەرابزۆن کوێی تورکیایە هەر نەیزانی تەرابزۆن چییە لە یەک دوو درامایە هەستان فۆکسیان هەستە سەر تەرابزۆن کە لەو سەری تورکیایە لە ئەنقەرەوە دوورتریشە تێگەی خەڵکە چێسواری پاسە بێت لێەوە ئەو هەموو ساعتە بڕێکا بچێت تەرابزۆن ببینێت کە لە درامەکانە پیشاندراون ئێمە ناتوانین
بۆ نمونە تا ئێستا چی شتێک لەسەر هەڵەبجە و ئەنفال کراوە لەبەرشی ئەمەلخان لەبەر ئەوەی کە کاتێک ئێوە باسی هەڵەبجە بکە سێکە بە باسی دەرێنەرەکانی کورد بکەم هەل لە بەهمەنی قوبادیەوە تا بچووکترین و تا من شتێکی جوان بۆ باسەکەم قسەکە تەواوکە لەسەر بابەتی ئەنفال ئێمە دەرێنەری گەورەمان نییە واغداریت ئەزانی بۆ نیمانە لەبەرەوەی تەبیعەتی کورد بە عام وایە کاتێک کە بڕوا چایچیە لە شوێنێک کاتێک کا بێتە بەڕێوەبەری چایچەکان هەر لە خۆی بێتە کەسێکی تووڕە و شەقاوە و بەڕاستی قسەی خۆیەتی جۆ لە هیچ کەسێک ناگرێت ئێمە ناتوانین جۆ بگرین ئێمە ئەوەندەی کە ڕخنە ئەگرین لە هەموو بابەتێک ئەوەندەی جۆ ناگین و ئەوەندەی بیڕوا ناگۆڕینەوە بۆ نمونە هەڵەبجە بۆ نمونە ئەنفال کاتێک کە دی باسی هەڵەبجە ئەکەین بۆ هەڵەبجە نەبوو بە فیلمێکی جیهانی لە ماوەی 32 ساڵی تەمەنیە بۆ نەبوو بە فیلمێکی جیهانی لەبەرەوەی کاتێک کە باسی هەڵەبجە ئەکەین ئەمانەی باسی هەموو هەڵەبجە بکەین لە فیلمەکەیە بەڵام کاتێک کە پۆلۆنیا یان ئەڵمانیا یاخود رووسیا دێ باسی هۆلۆکۆست دەکات کە هەمومان زانین هۆلۆکۆست چییە فۆکسە خاتە سەر بۆ نمونە نمونێکی ئاسانترە هێنمەوە خەڵک بینیوێتی کە کاتێ باسی جەنگی جیهانی ئەکرێ جەنگی جیهانی دووەم ئەوە گەر باسی هەموو جەنگی جیهانی کە پاوەڕکەم سریالیش بەشی ناکە بە چەند ساڵێک تاوابی هەموو ڕۆژێکی دە سریال فۆکسی خستوتە سەر کابرای قەناسەکە بەس بە بۆنی ئەم کابرای قەناسەکەەوە جەنگی جیهانەکەش ناسرا کە چۆن چۆنی بووە کاتێککە کابرا قەناسەکەی پێ بنا شارەکەی ڕۆهمەیتە کەوتو وڵاتەکە خاپور بووە کەواتە دیارەچی ڕوویداوە کاتێن باسی هەڵەبجاکەین فۆکس ناخینی یەخسەد یەک ئەکتەر ئەگەر بین ئێمە باسی عمەری خاور بکەین یاخود باسی دیانی وەک عمەری خاور بکەین لێک شێرین و ئیشی تیا بکەین بالضبط لەسەر ئەو ئێمە حتا بۆ نمونە لە بەرنامە سیاسەکانیشمان بەرنامەی فراوانتر و جیاوازترە بەڵام بەرنامەی سیاسی کاتێک کە دێ باسی پەرلەمانەکات باسی یەک کۆمەڵ دەستور و کۆمەڵشی ترێتە کاسان پێش بینەرەکان نازانم مەسەلەکە چیە تەوەرمان نییە ئێمە فۆکسمان نییە لەسەر شتێک ناتوانین باسی شتێ بکەین ئێستا کە من کاتێک تۆ ئەبینم من سرنجم داوەتە ئەم نازانم ناوی چی ئەمانیکە سەوزانیکە هەتا بەڵێ گوڵنکە زۆر جوانە لەبەری ئێستا و فۆکسەکەی توێ من کاتێک کەسەکە سەری کاکە حەماکەم فۆکسن سەر کڵاوەکەی دیای قژی یان کەچەڵی کردووە بەڕاستی فۆکس زۆر مهمە بڵێن ئێستا خەڵک وای لاتوە ڕووکەشە ئەو هەموو فیلمەکە بەدەدی کاکە حەمەوتی بەڵێ ئێوە ئیمکانیاتێکی زۆر جوانتان هەیە بەڵام بەداخەوە تا هێشتا بینەری کوردی هەر گلەی لێتان هەیە هەر تونیوە هەر ڕەخنەتان لێ ئەگری کاکە حەمە ببوورە کاکە حەمە 300 ملیۆن دیناری سویسری یان سویسریان پارێزەیە بەڵام تاکیدم کە سویسریە 300 ملیۆن دیناری سویسری صرف کرا بۆ کەرکوک فۆر کە کاک ناسر حەسەن کاری درێژان سیناری بۆ کردووە ئێمە خەڵکی کەرکوکی من و کاکە حەمە قەت نەبووە ئێمە لە سەردەمی حکوومەتی بەعسا بچینە چایخانەیەکەوە بڵێن سڵاوتان لێ بێدانێ بڵێ نەسڵ دانێ بڵێ خۆش گەڵدنانێ بڵێ ئەهلەن وسهلەن وانە بووە لە دوای زمانی کوردی زمانی عەرەبی هەبووە بناڵیم لە کەرکووکە بۆ سێمەوجین تورکمانە عەرەبە کوردە بەڵێ بەڵام سێمەوجین بەڵام ئەزانتی سەرکە ئینەکانیان جایە منتیقەکانیان جایە لە کەرکووک مەسەن تورکمان لە شوێنێک دانیشێ کورد لە شوێنێک دانیشێ عەرەب لە شوێنێک بەڵام کە تێکەڵاو بن بە عەرەبیە وا بوو کاکە حەمە قسەکەی تەواوە نە قسەکەی زۆر بۆ نمونە ئەمەلخان هەر بچووکترین نمونە بۆێنمەوە مەمی ئالان کە بۆ سەردەمی خۆی بەقەول بوو لە کوردستان تیڤی کرا مەمی ئالان کە ئیش درێنانی کاک ناسر بوو جیاواز کە لەوە چەند بەشێک لە قەڵای هەولێرا کرا و چەند بەشێکیش لە قەڵای خانزاد کرا کە نزیک مەسی سەلاحەدینە تا ئێستا نەهاتوو باسی ئەو قەڵایە بکەن و ئەو قەڵایە جوان پیشانە دەکەم قەڵای کچێک بووە و باوکی پاشا بووە و بۆی خەڵک و گەشتیار بچێ بۆ ئێوە سەردانی بکە ئەسڵ من کشوم بۆ کلیپێکی باخان ڕۆیشتم لێ ساڵی 2008 کلیپێکی باخان بکەم هەر بۆنی پیسایی لەسەر قەڵایەکە کوشما خەڵک بوو لێ پیسایی کرد بوو مەشروبیان خواردە خۆ سەقافەتی خەڵکیش سەقافەتێکی خراپە بەڵام بەستەکەم لەوە ئێمە نەمانتوانێت لە ڕێگای ئەو شتانی کە ئیکەین شوێنێک بناسێنین شتێک بنازانی بڕوا هەر لەسەر مۆزوعی ئەنفال طبعا من هەموو یادی ئەنفالێک مثلا بەرنامەکانی تیڤی هەموویە بینم یعنی هەموو تەلەڤیزۆنەکان یان هەموو دەرهێنەرەکان ئەچن دیکۆمنتاری لەسەر ئەنفالەکەن باشە یان ئەچن پیرێژنێک یانن لەسەر قەبرێک دانیشتووە و ئەلاوێنێتەوە و ئەمە بوو بە لۆگۆی ئەنفال بەڵام کابرایەکی فارس ینی لە فیستیڤاڵی فیلم کابرایەکی فارس کورتە فیلمێکی یەک دەقەیی لەسەر ئەنفال کردبوو بە یەک دەقا بە منی وتوتی ئەنفال چییە بە یەک دەقا باشە کابرایەکی فارسە هاتووە لە ئێرانەوە دانیشتووە کابرایەکی شوانی هێناوە شمشاڵی ئەدا بۆ مەڕەکان باشە
تەرکیز دەکاتە سەر گوڵێک لە تەنیشتی ڕواوە گوڵەکە زۆر جوانە ئەڵێ با ئەم گوڵە لێکەمەوە بیبم لە باخەی ماڵەکەمە بینێژم گوڵێکی زۆر جوانە کە گوڵەکە دەرەهێنێ لەگەڵ ڕێگەکەیە فەقیانەیەکی ئافرەت دێتە دەرەوە باشە کە ڕای کێشێ کۆمەڵی ئێسک و پروسکە یعنی بەو تۆزە بەو بەشەکەمە پێی وتم کە کورد لەژێر خاکە زیندە بەچاڵ کراوە بە جلوبەرگەکەیەوە نێشتراوە ئێمە مشکلەی خۆمان وەکو بڕواوتی ناتوانین ئەو کللتورەی هەمانە بیناسێنین ناتوانین ئەو شوێنە جوانانەی کە هەمانە لە کوردستان کە بەڕاستی من دەیان جاروتومە ئەو هەوارگە سیاحیانەی لە کوردستان هەیە لە هیچ شوێنێکی ئەم دنیاە نییە باشە جوندیانمان هەیە گەلی عەلی بەگمان هەیە بێخاڵمان هەیە گەلی شێرانەمان هەیە ئێمە وەکو بڕوا باسی کرد یعنی نەمانتوانیوە شوێنەوارەکانی خۆمان ئەو شوێنە گەشتیاریانی کە هەمانە پیشانی وڵاتانی دەرەوەی بین تا ڕێژەی گەشتیار بە وڵاتەکەمان زیاد بێت چونکە هەر کاتێک کە ڕێژەی گەشتیار لە وڵاتی توە زیادی کرد تۆ ئەتوانیت داهاتێکی ترت هەبێت جگەل لەو نەوتە نەکبەتی کە ئێمە ئێستا تووشی بووینە ینی بەڕاستی نەو دابەزێ ئێمە تووشی قەیرانە بین بەرزە بێتەوە هەر تووشی قەیرانە بین بۆ داهاتی سەرەکیمان نەوتە ئێمە ئەگەر بێت و داهاتمان بکەین بە گەشتیار و کشت و کاڵ و فلان و فیسان زۆر شتی تر کە ئەمە بابەتی سیاسی و هەر نامێ بچمە ناویشی یعنی ئەتوانین وا بکەین هەم ژیانی خۆمان خۆش بێت هەم هونەرمان بەرەو پێش بەرین هەم وا لە وڵاتان بکەین بێن لێرە ینی من ئەو ڕۆژە بیرمە کردەوە باشە بۆ تا ئێستا هۆلیوود کە چووەتە هەموو کوچە و شوێنێکی ئەم جیهانە بۆ دروستکردنی فلم هەتا ئێستا نەهاتۆتە کوردستان باش ینی بۆ ئەم پرسیارەمان لە خۆمان نەکردووە ئایا نەمانتوانیوە ئەمە بکەین باشە من لە یەک مەشەدێکی بچووکە بەهمەنی قوبادی کە مامۆستایە کە بەڕاستی من وەکو دەرهێنەرێکی زۆر باشی کوردەی بینم لە یەک مەشەدێکی بچووکە بەهمەنی قوبادیم لەگەڵ ئەلپاچینۆیا بینی لە فیلمی ئێرشمان یعنی وام ئەزانی بەڕاستی هەموو کورد لەوێ بەشداری کردووە خۆ دیمەنێکی زۆر بچووکیش بوو ئەمە یعنی وات لێکات دڵخۆش بی کە دڵخۆش بووی ئەتوانی ژیانت خۆشکەی کە ژیانت خۆش کرد یعنی جوان ئەبێ هەموو شتێک بە جوانی ئەبی وردە کورد وای لاتوە سپاس بۆ خوا خۆشبەختانە کەمێک بەرکەوتەی بە جیهانی بوونمان هەیە لە زۆر بوارێکیان ئێمە 100 ساڵە لە دوای جیهان ئەم کێشانی کە کاگە هەمە باسی کرد ئایا ئەتوانین بڵێن ئەمە نەقسی سیناریۆیە نەقسی سیناریۆ بە تەنیا نییە نەقسی ئەوەیە کە کۆمەڵە دەرهێنەری بە ساڵاتچوو هەیە کە پێویستاوانەوەکو قودوە سیر بکرێن وازێن لە ماڵەکانی خۆیان دانیشان ڕێبە و گەنجانە دەن بێنە سەر شاشەوە شتانە معقولە بەڕێوەری ئاخردادێکیان کۆمەڵە ئیشی زۆر باش کرا بەڵام پێشتر ئاماژەم بەوە کرد کە لەبەر ئەوەی کە ئیشی خراپ زۆر کراوە بەبێ فلتر تێپەڕیوە ئیشە باشەکان دیار نەماوە ئەمە شۆکارەکەی کە هاتی نەسەر کلیپ لە گەورە هونەرمەندی عەرەب نەبیل شعێل مقابلە کرا وتی پرسیارێکیان لێ کرد وتی ئێستا مۆدێلی ئەوەیە لەناو هونەرمەندەکانە کە کلیپێکەکەن پارەیەکی زیادەدەن بۆی ڤیۆکانی بەرز بێتەوە ئایا تو ئەمەت کردووە ئەویش لە وەڵاما تۆزێ وەستا وتی یەکەم جار قەناعەتم پێی کردووە و تومە وەڵا خۆ باشە من مەسەلەن لە 2 ملیۆن ڤیۆوە ببێتە 15-20 ملیۆن ڤیو باشە وتی بیرم لەو کرێتەوە بەڵام دوایی بیریشم لە ئامانجەکەی کردوێتەوە لە ئەنجامەکەی تومە ئەگەر من ئەمە ئێستا خۆم هەڵەخەڵەتێنم و بینەرەکانیشم هەڵەخەڵەتێنم ئەگەر من کۆنسێرتێ بکەم بۆ نمونە 20 ملیۆن کەس سەیری کرۆ بەڵام چەند هەزارێک دێتە کۆنسێرتەکەمەوە بلید نافرۆشێ وتی لەویا کەمینەم دەرەچێ چۆنەڵی خەجاڵەت دەرەچم لای هینەکان ئەزانی ئەمەلخان باش شتێکی بچووکت پێ بڵێمەوە دوو لایانی هێلانێکیان لە ڕووی ئیکۆنۆمیکەوە ئەو هونەمەندە لە ڕووی بزنس و پارە دەستەکەوێت کە ڤیو زیاد بێت ئەگە ڤیۆکان خۆشی بیکرێت هەیە بۆی زیادە بێ حاڵەتی دووەمیان نازای چۆن لەسەر بۆ مۆتڕونەکەمەوە یەکەمیان ئەمەیە کە پارەی دەستەکەوێت دووەمیشیان ئەو بەرهەمانی کە لەناو خەڵکە چۆتە ناو خەڵکە و ناسراوە مثلا کاک میران علی کە کاک هەموو کۆمەڵی ئیشی لەگەڵا کردووە بەڵام لەو هەموو کۆمەڵی ئیشەی یەک گۆرانێکیە کە ئەسەن ویشی بۆ نەکڕایە خۆی وی فولە هەموو کەسە مناڵ و گەورەم و لەبەری خۆشی ئەم دنیاە
بۆ نمونە ئەمەلخان سنوور ئارامبەی هەموو کەس لەبەری کردو بەڵام ڕەنگە لە کلیپەکانی تر ئیشی باشترشی بۆ کرابێت خەڵک لەبەری نەکردبێت بەڵێ ڤیو کراوە ئەمە کارێکی ناشرینە من لەگەڵ ئەویانی کە تۆ من لەگەڵ کاگاسۆ و کاگە حەمەشە باسم کرد پێش بەنامەکە وەگەوای خۆت ئەو بخۆیت و بەخۆ لێ ئافرەتە دوێت بەڵام ئەو کارانەی کە باشن دیارێکە کارەکان چۆن چۆنی بڵاوبێتەوە بەڵام تەرکیزی ئێستای سۆشیال میدیا تەرکیزێکی مراهقانەیە ئەوانی کە لە سۆشیال میدیا زیاتر زاڵن دەستیان بەسەر سۆشیال میدیا گرتووە ئەو کچ و کوڕانن کە مراهقن ئەوانن کە بەندیان ئەوێت و خدروێ گڵاسیان ئەوێت و شەپۆل و حەپۆل و ئەمانیان ئەوێت ئەمە ئەوانە نین کە بەڕاستی ئیشێکیان بوێت ینی هەوەسین ئەمە خۆمان مراهق بووینە هەوەسی بووینەوە جۆمان لە حلحلی بووینە و چلەی زستان بە کراسێکی قۆڵچێن دەرەکورە با بە سەرماتە لێ نابا بە سەرمام نابێت ینی ئێستا ئەم جیلە دەستیان ڕێزم بۆیان چای هەمیان ماچەکەم و ئەو مەرحەلەیە بێ پیا تێپەڕن کاگەیش لە تەمەنی ئەمە لەگەڵ قسەکانی منابن ڕەنگە ئێستا شنەیشم پێ بدەن دوای بەرنامەکە کە ببین بەڵام دوای ئەو دێنە سەر قسەکەی من کە گەورە بوون سەیری خۆیانەکەن تەریقە بنەوە وەڕاستیکە چیان کردووە بەڵام ئێستا ئێمە ناتوانین ئەو بەشە کۆنتترۆل بکەین ئەم بەشێکی کۆنتترۆلێکە ئەم بەشە ئیشی وەزارەتی ڕۆشنبیریە بێ فلتەرێکدا بنا بەشێکدا بنا بەشی کۆنتترۆلکردنی سۆشیال میدیا کاگە هەمە ڤیددیوکی ناشرینی بڵاو بۆ تۆ پەنجەی پێ بنەبیستێتەوە فڵان کەس شتێکی ناشرینی بڵاو کردێتە فڵق پڵ بیسێتەوە ڤیددیویەکی خدر بێگڵاسی بڵاو بۆ تۆ بۆی هەراتوانێت کۆنتاکتی ڕسمی لەگەڵ کۆمپانیای یوتیوب بەڵام وەزارەتی ڕۆشنبیری شوێنی پارە خواردنە کاکە گیان بۆ منە کاک فەرەنگ من ناوێنم تەبعا ئاساییە بەلامە توای دوای شکاتم بکە کاک فەرەنگ غەفورە نازانم ناوی چییە لەوەتی لە ساڵی 1920ەوە لێ بەڕێوەری ئامە شانۆیە خۆی دەێنەرە گروپێکیان ڕێخست بۆ ئیتالیا خۆی گۆرانی بێژی سەرەکی بوو وارێ کاکە حەمە ئەچێت فلیپ دەرەکان خۆی دەرێنەرە کاکەیان دەبیە لە مەجال بدە بەدەم تۆ بەڕێوەبەری گەشتی سەرچاوم و کوشوێنەکە خۆت ڕێزل لێگرین کارەکانی خۆت بەڕێوەبەرە چی پێویستەکە تۆ گروپێک دروست بووە تۆ گۆرانی بێژەکە کاکە بۆ تۆ گۆرانی بێژەکەبی هەندێک دراما شادیقەتە دەی ئەوەی دەرهێنەرە خۆی دەوری سەرەکی یاوە بەخۆی ئایا ئەمە لە نازانم ئەمە قابلی قبولکردنە یاخود ئەمە زای چییە ئەمە ئەوەیە کە پێتە وت ئێمە کە بووین بە چایچی خۆمان پێ هەموو شتێکە بەس ینی بەڕێوەبەری چایچەکان ئەمە سوکایەتی چایچی ناکەم من پێڵایشم بۆ کردووە و پاکەتشم فرۆشتوش لەشم فرۆشتو من باسیاکم کە سڵتە بەدەستمانە بێت ئیتر خۆمان بە هەموو شتێکە زانین کە سڵتەکە سڵتەی ئێمە بوو کەس لە خۆم بە باشتر نازانم ناوان نییە ئەی باشە ئەو هەموو گەنجی کە پەیمانگای میدیاییان تاو کردو تەکنیکیان تاو کردو ئەو هەموو کامێرەمان و 3D ماکس ئەی ئەو هەموو شانۆکارە ئەو گەنجانە کوا دەموچاویان بۆ تا ئێستا کابراایە کە لە ساڵانی هەشتاکان و هەفتاکان درامای بووە تا ئێستا ئەو لەسەر شاشە بێت بۆ تا ئێستا ئەو بۆ مامۆستا ناسردا نانیشێت من بەڕێ من لەگەڵ لەگەڵ مامۆستا ناسرا هەیە من کێشەم لەگەڵ مامۆستا ناسر نییە من کارمەندی بووم لە تەلەڤیزیۆنی عێراقیە لە سەرەتای پرۆسی ئازادی من کێشەم لەگەڵ بەهەمەنی خۆبادی شاهێدا دەگیان خۆ بەس کێشەم لەگەڵ ناسر حەسەنانیە من ئەڵێم ڕێبە و گەنجانە بدەن وشتی جوان بکەن کاک بەهەمەن کۆمەڵی فیلمی کردووە ڕەنگە لە لای خەڵک قدووی بەڵام لای من قدووە نییە کاک بەهەمەن هەستا ئێستاش کە من حەلاقم دێم سەری خەڵک چاکەم دێڵە ها ئێوە میلەتەن کە سونەتەکەن ئێوە میلەتەن کە لە ئافرەتە دەن ئێوە میلەتەن کە لە ئەسپەدەن لەبەرەوەی کاک بەهەمەن هەستا لە ڕێگەی فیلمەکانی و ئەم کولتوری ئێمە وای پیشاندا خۆی توانیشتی جوانتر پیشاندا ئێمە دەیانشتی جوانمان هەیە بەشتی جوانتری نیشاندا پێم وایە بە فیلمی زۆرە وەرە فیلمەی نییە یەک فیلمم پێ بڵێ سەڵەکان دەفرن بۆی عاتفێتی خەڵکی غەرب ڕابکێشێ هەرچی مناڵی خاوەن پێداویستی تایبەتی هێنایەنە فیلمەکەدا دەگەن ئاخرێ ما بکەمێ واقع بیرانە بیرکەینەوە بە هەمەنی خۆبادی سەرچاوە کۆمەلگا دوو دادەگیان ئەگە بێ بەراورد لە نێوان بە هەمەنی خۆبادی و جەلیلی ڕۆستەمی بکەیت خۆ جەلیلی ڕۆستەمی بە قەوترە فیلمی ژانی گەل زۆر جوان و فۆکس بوو وانێ کاکە حەمەگیا فۆکسی نەبوو ڕاست کتێبەکەی ئیبراهیم ئەحمەدی هێنا کردی بە فیلمێکی جوان خۆ کتێبەکە یەک دنیا لاپەڕەیە بەڵام ئەو کۆی کردەوە لە فیلمێکی جوانات و تێگەیە کاک شوان عەتوف لەم فیلمە دراماتیک ڕۆمانسی کە لەم ئەخیرەیە کاک هەڵۆستوان تیا بەشداریان کردووە فیلمێکی جوان و سەردەمیانە بوو کاکێکیان خۆ بە لەگەڵ شتی جوانە من ناڵم کاک بەهەمەن چی کاک بەهمەن وەکو ناو کوردی بە جیهان ناسان وەکو ناو بەڵام ئەکرێ ئەم ناوە جوان بناسێنیت باشتر بیناسێنیت کوالتیتر بیناسی کاک بەهەمان هەستا ئیشی کرد لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان لەسەر ئەو حدودە جیاوازی نێوان مەریوان و سلێمانی 20 ساڵە کاکە وانێ کاکە حەمەگیان
ئێستاش بڕۆ مۆبایلێکی پرۆفشنال بەرە بۆ خەڵک نیەتی لەوێ ئێستاش نۆکیا بەکارێن کە این ساڵانی دۆزاکانە دادەگەر ئێمە ئەبێت بە دوای مۆدرنترین نقطەیە بگەڕین خۆ من ناکرێت کاتێککە باسی ئەمەلخانەکەم ئەو هەموو بەرهەمە جوانی کردو فۆکسکەمە سەر ئەو شتێکە ناشینەیان لە شوێنێکا دەنگی نەشازیان کلیپی کردوکە ناشینە کاکە هەماگە 10 کلیپی ناشینشی کرد بێ خۆ 20 کلیپی جوانی کردو کارەکانی کاکە هەمان بینی مامۆستا بۆچی 300 ملیۆنیان کاک ئەحمەدیان کامەران من 100% لەگەڵیم ینی بەڕاستی ئێمە لەگەڵ کاک سامان شەوکەتە کاکە حەمەد قساکە فیلمی دەبێ سوایب کە سینەدە دەرێنانی خۆمە فیلمێکی زۆر ئاکشنی پرۆفشناڵە تێگەی تەحەداکەم بە کامیری زۆر بەرز کراوە و ترێلەرەکەشی بڵاو بۆتەوە لەسەر ئاستی جیهان ئێمە لە ئیسپانیا لە بولگاریا لە تورکیا بەڵام لەبەر بێبوجێوی لەبەرەوەی کە هاتینەوە بۆ کوردستان مەجالیان بە ئێمە نەدا و من لەگەڵ بەرپرسا دانیشتوم پێمەڵێ ئەی چی تایە بۆ ئێمە من داوام لە پارتی یەکێتی کرد یەک هێزێکی کۆماندۆ پێک بێنن هات چۆن FBI هەیە لە ژێناوی یەک وڵاتە ئەو من ئەوەی خۆم لۆگۆکەی جابێتەوە من لۆگۆکە خۆم جێ بوو ئەم فیلمێکی ئێمە کردومانە کە تەواو نەبوو یەک دنیا پارەشمان کە سەر کورد داتێکە مەبەستی منەوەی جوانەکان پیشان بدەیت تێگەی کاکە هەمە هەستا ئەو جادایی پیشانی من نهاتمەتەوە بۆ کوردستان ئەماوەیە بەڵام حەزەکەم کە هاتمەوە کاکە هەمە ئەو بەشی کلیپی کە کردوێتی ئەو جادایە بڕۆم لێ بخۆم ڕستە بگرم و بەلامەوە جوانە ئەی جوان پیشانیدا و پاکیان کرد بۆ تەمیسیان کرد بوو هیچ کلیپەکەیان کرد بوو بەڵام نمونەکە کە دەرەدەری من تەحەداکەم بە من بە کاکە هەمە بە هەمومانەوە ڕبعێکی ئارام سەردار ئیمکانیاتی فکری تەکنیکی هوەریمان هەبێت لە بواری کلیپ و فیلم و مشتێکە بەڵام کەس نایە دەستی بگرێت ئەو کوڕە فیلمێکی جوان پێشکەشکە لە ڕووی تەسویرەوە لە من و لە کاکە هەمەش بەقەوتر کاکیوسف لەشکەی کامێرەمانێکی پرۆفشناڵە بۆ خۆی مەرجەوە نییە تۆبی بابەتێک بکەیت ئەمەل خان چەند خۆشەکە تۆ دی بۆ فیلەندا کە هاتیشی لەگەڵ هاوسەر تالێرە کلیپێکمان ئەنجام داوە چەند خۆشە بوو تۆ ستافەکە گەورەتر بووە نەک بەس من و تارەخانی خێزانم بوو ئەخە خۆشە ستافەکە گەورەتر بێت و بۆ ئیشی پرۆفشنڵتر بکەیت ئیشی پرۆفشنال بە ستافی گەورەگەری لایپی ئەڵێ ئەوە تا من بروارەکانی قوربەت وا ئەیکەم بەو شێوەیە ئەمە جیاوازە ئەمە کوالیتی نییە ئەمە خان تۆ ناتوانانی هەتا سەر ئاوە بەردەوام بی هەر ناشتوانی هەتا سەر ئاوە بەردەوام بی چکە ڕۆژێک دێت ئەڵەی من ئەم هەموو خزمەتە بەچێکم ینی ئەمە خاڵەکە لێرەیە ئێمە بزانین چی ئەکەین و چی ئەدەین بە بینەر ینی ئێمە هەموو قسەکەمان ئەوەیە کە تۆ دی ئەتەوێ من هوەرمەندە بۆ هاتووتی وڵی کلیپێکی زۆر شازمێ و وڵی پاری زۆر شازی دێچێت یعنی کە تۆ گەر شتێکی زۆر شاستەوێ یان کە باسی مەسەلەن کۆمەڵە شتت کرد من بەواقعی لەگەڵ تۆیا بووم ئەمڕۆ میدیای نوێیە باشە با ئێمە خۆمان لەوە جێل نەکەین بە واقع بین ئەمڕۆ میدیای نوێیە مارکتینگ دەورە بینێ ینی وەکو چۆن ئەوەی کە بزنسێک تێبێ بزنسەکەت بە خەڵک بناسیێنی و کلیپەکەشت گۆرانێکەشت ئەبێ ئاوها لە سەرەتای دروستکردنیەوە بیر بکەیتەوە چۆن خەڵک چی گوێی لێ بگرێ چ تەمەنێ گوێی لێ بگرێ ئەو شەیە باسی چی بکە ئەبێ حیسابات بۆ هەمووی بکەی مارکتینی پێوە بکەیت بۆ ئەوەی خۆ کاکە حەمەد قساکە جیلی تازەی کوێ لە تۆ ناگرێت ڕەنگە 100 من هەستم کاتێکە کلیپەکەم بۆ جەنابەت کرد تا 2 هەفتە شاردنەوە کە ئەمە کێ ڕاست گۆرانەکەی ئیمیلیا ئەوەی کاک گۆران نووری هەموو دنیا چاوەڕێ کرد ئیمیلیا بێ کێ بێت خۆ ئەمەش بەشێکە لەوەی کە ئێمە ئەیکەین بەڵام من ئەڵێم بۆی کاری باشتر بکەین من تۆ جوانە ئەیکەی بەڵام ئەوەی ڕێزمە ئێستا بۆ ڤیو زۆرکردن بۆ کلیپەکان ئەمەل خان یەک شتت پێ بڵێم وەرە تۆ بەیانی وەرەوە بۆ کوردستان گۆرانی یەک بکە باشە گۆرانیەکی مەسەلەن جیاواز لە ستایلەکانی پێشوت کلیپێکی جیاواز لە ستایلی پێشوت بکە ئەگەر بتەوێت کە لە سۆشیال میدیا بەناوبانگ بی بەواقعی ئەم قسەیەکەمە بێ پارە بە سۆشیال میدیا بی یعنی پیجەیە کە لە کوردستانە زۆر بەناوبانگن سەر و ملیۆنێک فۆلۆوەرسیان هەیە پارە لە گۆرانی بێژەکە وەرەگرن پاریان لێ وەرەگرن مانگانە ئەمڕستە بڵکۆ باو بەدازە نهر بەجددی وایە نوێترین دەرکەوتنی فلان هوەرمەند نوێترین دەرکەوتنی فیسان هوەرمەند ئەمە وای کردووە کە خەڵک بە شێوەیەکی تر بیر لە هوەرمەند بکاتەوە وا ئەزانێ هوەرمەند خۆش ئەژی وا ئەزانێ هوەرمەند زۆر ڕاقیێژی پۆزی بەسەرا لێدا جنێو بە هوەرمەندەکادا یعنی
کۆمەڵێشت ئەم نامێنێ کە کارێکی نوێیەکەم پیجەکان وەکو هونەرمەندەکانی تر ئەگەرەتەوێ ئەم جارە هەموو پیجەکان شتەکانی تۆ دانێن یەک بودجەیەکی جوان دابنێ ینی بەڕاستی من ئەم قسەیەکەم ئێستا زۆرێک لە پیجەکان هەر لە ستۆرەکان دایانناوە کە مثلەن 3 پۆست بە $100 4 پۆست بۆنە ینی هەمووی سعرەکانیشان داناوە کورەکەکە من ساڵی سەفەرێکەکەم بۆ کوردستان بێم ئەوەیە کەوازمان ناکەم ڕاستەکەی مارکێتین دەورە بینێ یەکێک لە هونەرمەندە هەرە باشەکانی کورد کە بەڕاستی لە لای من ناوی نایەنم باشە لە لای من یەکێکە لە پایەکانی هونەرمەندەکانی کورد لە پایەکانی هونەری کوردی تەلەفۆنی بۆ کردم کاکە حەما ئەم کاتەوە باش تو سەرچاوم چێ جەنابەتی فڵان کەسم وتم ینی بەجددی کەوتی فڵان کەسم لەسەر کورسیەکە هەسامە سەر پێ من چکە قەت ئەو شتانم نییە ڕۆژانێکە بووە مەسەلەن من تەنەگەچی سیارە بوومە جۆم لەو کەسە گرتووە و عاشقی دەنجی بوومە ئێستا و تەلەفۆن بۆم نەکا هەلە خۆی خۆشە ینی وتم ئەمر کە مامۆستاجان وتی وەڵایی ئەمەوێ کلیپێکم بۆ پێوتم بە سەرچاو جا شتی ئیشی تۆ بە من بڕاتکەمە سەر و سەرچاوم وتی وەڵا بەس یەک شتێک وتم چیە وتی من ئەمەوێ 200 کەسی هونەری جۆی لێ بگرێ و کلیپە بۆ من بەسە ئێوتم مامۆستا یەک شتەیە بۆ نێکین وتی چییە وتم بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری سلێمانی 360 کارمەندی وتی وتم هەمووشیانە ناسم و کوڕی چاکن و هەمووشی ڕۆشنبیرە وتی باشە وتم ئەچینە ئەوێ من داوا لە بەڕێوەبەری ڕۆشنبیریەکەم بێنە ناو باخچەکە 2 سپیکەرە بین کە من بەڕاستی پارەی سپیکەرەکانی خۆمەیدەم لە ناو باخچەکە ئەو گۆرانیە بۆ ئەو جەماعەتە ڕۆشنبیرە لێ دەین گوێی لێ بگرن لە 360 یان هەر بەدڵیە بێ ئیتر تۆ بۆ پارە سەرفەکەی باشە ئەی وەڵامەکەی بوو 3-4 هزار ینی بەجددی تۆزێ وەستاوتی وڵا خۆ قسەکەی تۆ تەواوە وتم ئەوە بە من مەڵێ من ئێستا ئیش لە میدیای نوێ ئاکەم بەڕاستی ئەگەرەتەوێ ئیش لەگەڵ منا بکەی من کۆمەڵێشتم هەیە ئەبێ لەسەر ئەو خەتە بڕۆین ئەگەر نا بەخوا من بۆ تەکەم بەڵام ماندووبوونەکەت بەزاچێ کەوابێ تۆ چۆنەڵی چێژ لەوە وەرەگری کە پارە بدەیوی کارەکانە کلیپەکانە بێتەوە من سەرکە هەموو کورد پارە با بە پەیجەکان من نایم هەموو کوردەوە بە تەحەداوە قسەیاکەم هەموو کورد سپۆنسەر لە کلیپەکانی با من لی نایم نانا بڕوا تۆ خە دەمێکە واستێناوە تۆ لە میدیا کۆلا بوازێنا نانا بەواقعی ئەو کاتەش من بڕوا سەجار بە خۆیم وتوانی لە بابەتی مارکێتینە زۆر شتم لێ وەرگرتووە خۆ بەخۆی خۆشم وتووە ئەمە مەسەلەکانش ئیشی خراپمان کردووە کاکە حەمەشە بڕم بۆ ئاگداریت بۆ نمونە من و کاکە حەمێ کۆمەڵ دەرێنەری تر گورانبێژەکان ستا باسی دابڕان و قوربەسەریەکە ئێمە گورانبێژەکەمان ئاخی دەرەجە قۆز کردووە و چاکەت و سەربریقا کەسێ بینیوە خەفەتی هەبێ هەبێ ئاوا جوانیش بێ ئەفونکەن قسەکانتان پێ بڕم کاتێک گۆرانی ناتوانمی سامان عومەرت کلیپ کرد ئاگادارم ئەو کاتە لە سۆشەل میدیایە بوو وەکو قومبەلەیەک وتیان ئەمە یەکەمین هونەرمەندە ڤیۆکانی کەشتۆتە سەر 50,000 پێم وابێت باشە ئێستا لە ڕۆژێکا ملیۆنێک ڤیۆکەیەتی هێشتا هونەرمەندەکە ناڕاستی سپۆنسەرە ئەوە نییە لە سپۆنسەرە کاکە هەمە بڵێ تۆ بزنسێکەکەی کە سەرەتا هەوڵی چیە دێ و بزنسە بیکەی بە براند کە کردت بە براند خۆی هەر لە خۆی تر نازانی چۆن خەڵک یێتە ژوورەوە چۆن پارە پێیاکەی چۆن ئەو هەموو پارێ لە ناکاو ئەبینی کە تۆ ئیشێکت کرد کلیپێکت کرد لە شەوێکە لە با بڵێن لە 2 سەعاتە هەموو سۆشیال میدیا کە تۆ پارەت پێیانداوە هەموو سۆشیال میدیا بوو بە گۆرانەکەی تۆ خەڵک هەر لە خۆیەوە ئەڵێ بە قورئانم گۆرانیە شتێکە با بچین سێریکەین ئەچن بە کاملی سێرێکن سێرەکەی لە کۆتاییە 10 ملیۆن بینەری هەیە و ئەوە بە گەمژەکردنی بینەر نابێت ئەو خاڵەوای لێ نە لەگەڵ ڕێزما و قسەکەم نە ئەزانی ئەمەل خانەوە ئەوە ئاخر اختیاریە ئیجباری نییە مەسەلەن بۆ نمونە
ئێستا من نمونەیەکت بۆێنمەوە کاتێک ئێمە لە یوتیوب سەیری شتێکین بە تایبەتی لە وڵاتانی ئەوروپا و غەرب پێش ئەوە ڕێکلامێک دێت ڕێکلامەکە دوای 3-4 سانیە توانین سکیپێکی لای بی ئەشتوانی بەردەوامی سێریکی ئێستا گۆڕاوە سپۆنسەرەکەش خۆ لە یوتیوب هەر بۆ شێوازەیە مەسەلەی ڤیۆکە لە کۆمەڵی وڵات پیشانی ئەدات کە ئەڵێ تۆ تێت بەردەوامی یا ناتەوە بەردەوام بیت ینی کە سەری هەمووی بکەیت ئێستا سەردەمەکە گۆڕاوە بەڵام لە کۆتاییە کۆمەڵێک بەرهەم ئەمێنەوە لە مێژووە کە بنە بەشێک لە کللتوری وڵاتەکەی ئێمە لە ڕێی هوەرەوە ئەبنە بەشێک لە لاساییکردنەوە لە شێوازی ستایلی دروستکردنی کلیپ لەلایەن کاکە حەمەوە ئەبنە بەشێک لە لاساییکردنەوەی ئەمەلخان لە ستایلی وتنەوەی گۆرانیە یاخود کۆمەڵی گۆرانی بێژی ترە ئەمە اختیاریە ئیجباری نییە و بۆیە ئەمە بە گەمژەکردنی کۆمەلگانی ئەمە بە گەمژەکردنی هەموو جیهانە چکەیتە جیهان کەوتێتە هەموو جیهان وای لێ هاتووە ژێر هێرشێکی بازرگانی ئەلکترۆنیەوە یعنی ئێستا بڕۆ سەر کە سلینا گۆمس با بڵێن زۆر لە شاکێرە بینەری زیاترە باشە یعنی جستن بیبەر هەر پێش بەرنامەکە لەگەڵ کاکاسوە باسی وەشمان کرد جستن بیبەر کەسێکی هاوڕەگەزخوازە و نازم 100 میلیۆن 200 میلیۆن کەسە فۆلۆوەرسی هەیە لە سوشال میدیا ئەمە هەموو گیان وای لاتووە شتەکە نە بەدەست منە نە بەدەست کاکبڕای نە بەدەست تۆیە من هەموو جارە یەک قسەم کردووە یعنی لەگەڵ ڕێزمان قسەیاڵم ئێمە نەزانمان زۆرترە لە زانان باشە کە نەزانەکە زۆرتر بوو ئەبێت بە دوای نەزانەکە بکەوی بەڕاستی چۆگە بە دوای زاناکە بکەوی یەکەویتە دواوە غەرق نابین ئەزای بۆ ئەمەلخان تۆ کە بە دوای نەزانەکە کەوتی ئەتوانی وایان لێ بکەی وردە بیانێنیتە سەر ڕێگای زانایی تا ئەو کاتە خۆت ئەمریت و ئینا لله و ئینا ئیلەیهی ڕاجعون ئێقەینا سەرکە لە دوای من کەسێکی تر دێ لەسەر و ڕێچکەیە بەردەوامە بێ کاکە حەمەگیان حەلی ئەم بابەتە زۆر ئاسانە حەلی ئەم بابەتە ئەوەیە وەزارەتی ڕۆشنبیری سیستەمێکی ڕقابەدا بنا بۆ کاری هوەری بەگشتی ئێداینانە چکازای بۆ وەزارەتی ڕۆشنبیری سەر بەچەیە سەر بە حکومەتە حکومەت سەر بەچەیە سەر بە حیزبەکانە چێ خوا ئەیداتێ یعنی لە هەموو عالەمە مەسەلەن حزب چێ وەکو حزب چێ خوایداتێ کە خەڵکێک بڵاو بۆتەوە میلەتەکەی مەشغوڵ کردووە هیچ ئاگیان لە حکومەت نەماوە حکومەت چی ئەکا بۆ خۆی بابیکە یعنی هونەرمەندێک کە عینە ناوی نایەنم تەلەفۆنێکی بۆ کراوە لەلایەن بەرپرسێکەوە ینی وتوانە پێی وتووە ئەگەر خوا بۆ ڕەحمی کردو کۆمەڵی گەنجت بەخۆتەوە مەشغوڵ کردو ئاگیان لە حکومەت نەماوە ئەجیناوام لێتەکە بچیتە شوێنێکەوە هەر خۆر نەبینی یعنی سەرکە ئەمە کۆمەڵێشتن کە حکومەتی خۆشی ئەیەوێت وابێ ینی بەڕاستی کەسێکی وەکو کاکە ئەو کاکە خدر بێگلاسیە ینی زۆر ئاسانە بچی ڕای بگری بڵێ کاکە بەسە ئیتر ئێمە وەکو حکومەت ئەمە هاوکاری پارەتەکەین ئەمە خانوویەکەت بۆ دروستەکەین تۆ ژیانێکی خۆش بژی واز لە مەوزوع بێنە بەڵام حکومەت خۆی خدر بێگلاسیەوە بۆی خەڵک مەشغوڵکە برادێک لە کۆمنتێکە ئەمە کوونکتە باسەکەم لە کۆمنتێکە نووسی بووی ئەرێ من تێناگەم ئەم حکومەتە مەعاش و شتیش نادابێ مەعاشمان تاخیرەکە و کارە باشیشمان نییە نازانم بۆ ئەم مەسەلەی ڤایرۆس کۆڤیدە ئەوەندە ئاگەی لە ئێمە و ئەوەندە ئێمە پارێزانێک شخوا نسیبی بەخوای گێلیت حکومەت چۆن ئاگەی لە ئێمە نەبێت ئەگەر ئێمە بمین لە ئێمە گەلتری دەساکە نەوەڵا لە هەمووی خۆشتن نووسرا بوو 28 ساڵە خەڵکی گیری خواردەوە بەدەست ئەم حکومەتە کەسی حکومەت 28 ڕۆژە گیری خواردەوە بەدەست میلەتەوە ئەمانە چارەسەری نییە بۆیە هەر کەس بە ستایلی خۆی بائیشکە بەردەوام بێت من وەرکو پێم وتی من وازم لە بواری کلیپ هێناوە بەڵام وازم لە بواری میدیایی نێناوە و بواری میدیایی هەر کاتێک بە ڕەنگە تەلەڤیزیۆنێکدا بنم یان ڕەنگە بەڕێوەبەری کەناڵێک یان بەڕێوەبەری هوەری یان بێمە سەر شاشەش ئێمە هونە لە ناخمانەیە بەڵام باشتر وایە بۆ لەگەڵ سەردەمەکانە خۆمان بگونجێنین یاخود ڕابوەستین ئەگەر نەتوانین خۆمان بگونجێنین ڕابوەستین باشترە بۆی کە ئەرشیفی ڕابردوومان ناشرین لەسەر ئەو قسەی کە دووسێ جار ناوی گەورە دەرهێنەری کوردت هێنا مامۆستا ناسر حەسەن بەڕای من نەک لەبەر ئەوەی واز بێنێ ئەبێ ئەوانە لەبەرەوەی
کردووە تازە زۆر ئێوە نیە لە بە ببنە قدووە زۆریان هەیە ببەخشە باقسەگەم تاوەکەم مادام وایە نەگواز بهێنە با قوتابخانە بکاتەوە خوێندکاری خۆی پەروەردە بکات جانە ئەم گەنجانەی کە بەڕێستانە فەرموون با لە ژێر دەستی ئەوە پەروەردە بن ئەمەل خان یەک نمونەی بەسیتە بۆ بێنمەوە بەڕێوەبەری ڕۆشنبیری سلێمانی کاک بابەکر دڕێیی کە بەڕاستی کەسێکی ڕۆشنبیر و تێگەیشت و کەسێکی زۆر زۆر محتەرەم و بەڕێزە باشە لەسەر و هەموو ئەمانەشەوە من خۆم چوون بۆ لای بۆ سەرفکردنی پارە بۆ هونەرمەندێک کە کلیپەکەی بۆ بکەین چکە بە یاسای وەزارەتی ڕۆشنبیری هەر هونەرمەندێکی گۆرانی بێژ بۆی هەیە لە ساڵێکە داوای 2 ملیۆن تا 4 ملیۆن دینار بکە بۆ بەرهەمێکی هونەری ئەمە یاسایە باشە هەموو هونەرمەندێک کە بەڵام ئەو هونەرمەندە تەبانیزە ئەندامی سەردیکای هونەرمەندان بی من لەگەڵ هونەرمەندەی کە ڕۆشتم ئەندامی سندیکای هونەرمەندانیش بوو باشە ئەزانی کاک بابەکر دڕێیی بە ئێمە وت ینی من زۆر بەگلەیەوە بە خودی خۆشی وتی وەڵایی ئێمە پارەمان نییە بۆ کلیپ وتم بۆ وتی ئەی کلیپ چی کردووە بۆ کورد چی جواب بمەوە وتی کلیپ چی کردووە بۆ کورد ئاخردا کە ئەو بەڕێوەبەری ڕۆشنبیریە کابراایکی تێگەیشت و کابراایکی زۆر ڕۆشنبیر و زۆر خوێنەر ئەو قسەیە بکات ئەبێ من چی چاوەڕێ لە حکومەت بکەم چی چاوەڕێ لە وەزارەتی ڕۆشنبیری بکەم بەڕاستی وەکو کەسایەتی وەزیری ڕۆشنبیریم زۆر خۆشەوە وەکو کەسایەتی خودی کەسایەتی بەڵام وەکو جێگاکە ئەو نابایە بەڕێوەبەری ڕۆشنبیری بێ بەڕاستی ینی وەزیری ڕۆشنبیری بێ سڵتەکانی چۆنەڵی لە پۆستێکی هونەریدان دەبێ کەسی شتیا و بۆ شوێنی بێ بەڕاستی هەمدا دەگیان حزبیە ئەو وەزارەتی ڕۆشنبیری وەکو کەس لە عالم وایە 4 ساڵ جارە لای حزبێکە ڕاستەکە بەجددی وایە سام ساڵ یەکێتیەوە نەکاکە حەمە بەڵێ پێشێکێتی کاکاوە بوو کاکاوە شۆعی بوو پێش کاکاوە کاکەکەین بە ڕەحمەت بێ پارتی بوو وابزانم ئەو بوو تێگەی ساڵانێکی زۆر خۆی وەزیر ڕۆشن وڵا لە سەردەمی کاکفەلەکە زۆر باش بوو بەڕاستی نەک لە برێکە ئەو پارتیە منوەکو کورد قساکەم بەڵام لە سەردەمی ئەوە ئیشی زیاترە کرا جەبان نمونەیەکتان بۆ باس بکەم بڕەپارەی خەرج کرا بوو بۆ ئەو گەنجانی کە داهێنانەکەن وانە بۆ هەمەیان چەند ساڵە پێش ئێستا چوب سێرەکە منشتا خۆم بنووسم وتم با من شتێ پارەوە گرم و کاتە سەرەتای پێشێ دەچم بۆ ئەوروپا سەرەتای دروستبوونم بوو ساڵانی 2006 چون سێکە لە سرەکە ئاورم دایەوە دوو گۆرانی بێژیتیا لە سوی دەژی ناهێنم بەناوبانگیشن سێرەکەم ئەوانشی تێت بۆ 2 ملیۆن دینار هاتوونەتم کاک هێ بۆ هاتوونەوە تێڵای مە شاتین پارگرین بووی کە داهێنان کرد کاکە تۆ دەل بوو تێ داهێنان نەکردو بۆ 2 ملیۆن داهێنان کرد تێگەی بۆیە بەڕاستی پێویستە ئێمە ڕێ بە گەنجەکان بدەین بێن بەڵام فلتەرێکی جوان دامنرێ بەڵام ئەمەل خان یەکشت بین نەچێ پێتم وتو ئێمە خۆشمان خراپین ئێمە بینەری ئەو شتە خراپان ئەم بە خۆشمانەوە باسەکەین یانی من بە خودی خۆشمەوە قساکەم ئەوە تا من و ئەمەل خان و کاکە حەمەش کە هەمووان هەرسێکمان ڕەنگە لە یەک جیلاین ینی تۆ سێ کە ئێمە خدر بێ گڵاسی و ئەمانە هەموویان ناسین کەوات ئێمە بینەرین بۆیە ناس بۆیە ئەمە دەرچوونی کاتی ئەوێت و ئەم فەوزایی کە ئێستا دروست بووە لە هەموو جیهانە و بە تایبەتی لە کوردستانە ئەمەش کاتی ئەوێت و بەسەر ئەچێت و کۆتاییشی پێدێ بەڵام ڕەنگە تا و کاتە ئێمە نەمێنین بۆ جدی دوای ئێمە بێت بەڵام بەگشتی ئەبێت تێپەڕێنی من ئەمە کەمە خلاصی کەلامم بۆی زۆر سەرتان نێشێنە من و ئەو کاکە حەمە چاوجوانە ئەگەر ڕستمی خۆماندا بنین ڕەنگە 300-400 کەس سەیریکە بەڵام ئەگەر ڕستمی کارەخان و شلێرخان لەگە خۆمانەدا بنین خوا شایدە نزیک 3000 کەس لایکێکە کۆمنتی بووەکە ئەمە ستێکازای ئەمەلخان ئەمە ڕاستەکەیە دێ ئێمە هێشتا لەو مەرحەلەیە تێنەپەڕێوین ئێمە ڕۆشنبیر نین ڕۆشنبیر خۆخێنەواری نییە ئێمە پەروەردەی خراپمان هەیە کاتێکە مۆبایلێک دێت تازەیە کۆمەڵی مۆسەفاتی بۆ دانراوە یەک میدیان پێ بڵێت بێتە سەر ئەم تەلەڤیزیۆنە باسی ئەم مۆبایلە بکات کە زەرەکانی چیە و قازانجەکانی چییە و پەنجە بە چیابری ڕسمەکانە بڵاو بێتەوە ئێمە لایەنی پەروەردەیمان نییە سێکە ئێستا لە وڵاتی فیلەندا و کۆمەڵی وڵاتی تر سەعاتە گۆڕێ نازانم لە بەریتانیا گۆڕیانە لە پارەوە لە 2019ەوە لە ساڵی 2022 سەعات گۆڕان ڕایگیرە لە 2019 و ڕیکلامی بۆکات ئەڵێ 2022 سەعات ڕایگیرێت ئەمەلخان پەروەردەکەمان پەروەردەیەکی خراپە و شتەکان هەمووی تێکەڵ و پێکەڵ بووە
سێکە ئێمە میلەتێکی چەند سیاسین لە وڵاتی ئەمریکا وڵاتی بەریتانیا کە پرسی سەرۆک وەزیرانەکە چیە لە بازار خەڵک نازانێ ئێمە حەوت پشتی شێناسی ئێمە بەڕاستی میلەتێکی گوناحین گوناح بەمانای ئەوەی کە ناقص عەقڵین ناقص عەقڵ لەگە ڕێزمە بەسمەوەیەکەی تر ئاوهین ناقص عەقڵ ئەوەیە کە بەشێکی زۆر کەمی بەکارهێنین بە دوادەچوون ناکەین ئەمەل سەعید کوردە تەحەدا ئەەکەم ئێستا لەو جیلی کە ئێستا هەیە 5 کەس ئەمەل سەعید کوردە بناسێت بەڵام گۆرانەکەیگە بۆ لێ بدەی گوێم لێ بوو ئەی کاکە بۆ لێ کۆڵینەوە نەکرد بزانانی ئەمەل سەعید کوردە ماوە مردووە چی تەواو کردووە خر بە جدی ئەوە فەزاحەتی ئێمەیە بۆیە ئەم بابەتانە بە ئێمە چارەسەر ناکرێت دقەکانمان خەریکە تاوا بێت زۆر سپاس بۆ ئەمەلخان کەوەکو خوشکێک هوەرمەندێک ساڵای ڕابردوو بەرهەمی زۆر جوانی هەبووە و ئێستاش بەم بەرنمەیە هەمومانی بێکتری ئاشنا کردوێتەوە ئێمەش بتوانین لە سوۆشیال میدیا هاوکاری بین سوپاس کە لە ڕێگەی بەرنمەکەی تۆ کاکە هەمە مەشغوڵ بووە ماوە یەکتریمان نەبینیوە بینیم زۆر سوپاس بۆ کاکاسو فازڵ و برادرانی تریش کە لەگەڵمانە بەشدار بوون لەم بەرنامەیە زۆر سپاس بۆ مولای و کاتاکەم کە بۆ ئێمەتان تەرخان کرد بەڕاستی مروارەکانی غوربە دەم جارە بە شێوەیەکی تر درەوشایەوە زۆر سپاسی کاکە هەمەی شەمەکەی لە کوردستانم دەستان خۆش بێ سپاس بۆ هەمووتان خۆش بێت زۆر سپاس بەردەوام هاوکارمانە لەم لایڤی بەرنامانە زۆر سپاس ڕێز سڵاومان بۆ هەیە خوازان لەگەڵ مێدی بەرنامەیەکینە زۆر سپاس خواتان لەگەڵ کاتێک خواحافیز گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو.